رکورسات نیوزێ ئەف چاغ و هەموو چاغەوە بەخێر تەماشاوانên هێژا ئەسۆزان بابانم خەلەکێکی دن ji بەرنمەیە ڕیا کوردستانی پێشکەشێ دکەن هەروەکوژی دزانن ڕۆژا بۆری هەر کەسی زەنگلێ مردومانên ئیسرائیل لەسەر ئیرانە ji خەوشیار بوو ڕۆژا بۆری بربستەحەرێ بوو برببەربانگێ بوو و ئیسرائیل لەسەر ئیرانێ ئێریش کرد بردومان کرد و پرشا ئیرانژی بەرسبێبەیەکێدا نەها خوازن بەحسابەیەکێ بکەن تایبەتی لە باکووری کوردستانی و ترکیێژی و تایبەتیە بە دەمێکی درێژە نیقاش لەسەر پرۆسەیەکی تێکردن پاکەکەی خۆ فەسخ کرد و پرشا بانگوازیە عەبدوڵڵا ئۆجەلان هەبوو ji بۆ پرۆسەیە ئاشتی و براتیە لە ترکیە وەکی دن بەریاویژی دەوڵەت باخچەلی زەنگلاوێ مەترسیش بۆ ترکیە لێدا بوو و گەلێک ڕایدارن ترکیێژی دەگوتن نەهات چما عەبدوو مەسەلە بابەگرێداینەش بەرک و گوتنێکە عەبدوڵڵا ئۆجەلان هەیە دەبێژێ ناڤەندا شەڕی جیهانیا سێ ئەم کوردستان هەیە وەکەم دەبینن دە بردومانên ئیسرائیلێ بۆ سەر ئیرانێ لە کرماشان ئیلام سەردەشت پیرانشار باژانە ڕۆژهەڵاتی کوردستانی بوون واتە ئەبە مەترسیەکە بۆ سەر هەم ناوچێ هەمژی لە تەواهی لەسەر کوردستانە مەزن نەهام دەخوازن دەبێ خەلەکە خۆی خۆدا 25 دقی دەستپێکی ئەمێ لەسەر مەسلەیە پرۆسەیە چارەسەری دۆزا کورد لە ترکی و باکووری کوردستانی و هەروەکی دن باندۆرێن vê باندۆرە vê شەڕی ئیسرائیل و ئیرانێ و هینا دە قۆناغا ji دوور بە لە هەفتوو خستن چێبوویە بەلکی دەربازی قۆناغێکی دن بدەن دخوازن بە حساب vê یەکێ بکەن کو ئەvە چ باندۆرێکی لەسەر ترکیە دکە چ باندۆرێکی لەسەر باکووری کوردستانی دکە و ڕەوشا داوی یا پرۆسەیە چارەسەری لە ترکی و باکووری کوردستانی چییە هەر بڤێ مەبەستێ میوانێکی مەی گەلێک بڕێسێ ئەم میێوانداریە بڕێز سڕی ساقق دەکەن لە پەرلەمانتارێ دەم پارتی یا ئاگرێ لەگەڵمێ بە ئاوایەکە ڕاستەوخۆ مامۆستا سڕی دەم باش گەلێک سپاش بۆ وێ دەرفەتێک و ئەف دەرفەت دامە بەڕاستی هەر کەسی بە ڕۆژەوە ئیسرائیل و ئیرانی ڕامژوولە لێ بابەتێکە دنیا کوژ بۆ تەواهی گەلێک کورجی گرینگە ji ber ku hûn jî rast rast û germe girin di nav vê pêvajoyê dane dixwazim destpêkî behsa proseya çareseriya doza Kurd li Bakurê Kurdistanê Tirkiye bikin paş pişa bandoriyên şerê İran û İsraîlê li ser Tirkiye û li ser meselê proseya doza Kurd ez ê bikim niha pakêta dehemîniya darazê ya Tirkiye jî çêbû ku gelekî di berjewendiya girtiyên siyasiyê Kurd yên nexweş nebû Tirkiye bi berdewamî dibêje ئەم دەخوازن ترکیەکە بێت تەرۆرچێکن و خزمەتە 85 میلیۆن وڵاتیە ترکیەدا لە هەمبەردا هوون و گەلێک کورد دەبێژە ئەم دەخوازن ترکیەکە بە خوشکوبراتی ترکیەکە دموکراتیزە ترکیەکی و هەر کەسێ بکار بێ بە چانداخوا بە نەتەواخوا بە هەبووناخوا خۆ پێناسە بکە واتە دناو هەردوو تێگیناندا مەسافەیەکە زێدە هەیە و دناف gelê Kurda jî fikar heye ji ber vê dixwazim vê bipirsim niha rewşa herî dawî ya li ser meseleya pirsa çareserkirina doza Kurd li Tirkiye û Bakurê Kurdistanê bi çi awayî dimeşe kerem ke êvar baş ez ji welatekî qedîm ji Agiriyê selamê germ ji we re dişînim Agirî bajarekî serhedê ye ê Kurdistanê ye ê Bakurê li vir jî pir emek û kedekî mezin çêbî ji bo mesela Kurda ji vê dera selam û hurmet ji we tevara Birayê ezîz kekê delal yani mesela Kurda roja ku Cumhuriyet ava bî heta îro li Tirkiye Kurd devamlı bi şer û pevçûn eva 100 sale 100 û çend sale ji bo heq û hiqûqê xwe emek û bedeklekî pir giran dane sala 1993 da em li Şamê bûn wexta ku PKK dönemekî ku em ê çek û silah îndîtine bin wê şaxê jî em çûbûn Şamê Birêz Öcalan jî li wê bû Birêz Mam li wê derê bû yani siyasetvanê Kurda tev jî li wê derê bû ji bo ku sulha Kurda
به آشیتیه به حق و حقوق و عدالت چه بوه ام نوه داره بون ما به خبر özal او چاق özal جمهور باشخانه ترکیه بو ام وی تعلیمات تابو ام چوون ما هم جلال جی دوستکی وی قدیم بو او جهات بو داره ام نوه بو به خبر özal ستند که özal رحمت کرد نوا وی سورجی و حتی ایرو 32 سال در باس بو 32 سالی دا epey yani günde Kurda virane bun, horti Kurda hatın kuştun, mesela Kurda bıçak u silah cardın 33 salada, 32 salada disa bixun, eş u keder şey bu. Ev pişti ku biraz Öcalan çencar yani disa yani bistu 12-13 سال اول جاردن تشتکی و هات زمان دیستا د Türkiye'de هنک çark nehiştin ev mesele bir sulhe çebibi ama neski 7-8 sal şey 7-8 mehe de Türkiye'de süreceki nu çebu ev süreci rojak bahçeli hat berme desteği hudreşkir euro ilo de Türkiye'de epeyce mesela kurda hat zaman yani PKK, biraz Öcalan 27 Şubat'da go em dixwazin indi bê çek û bê silah mesela Kurda bi demokrasiyê ve derahane inşa bibe ji wê rojê heta îro epê tiştê baş çêbûn ha hûn bêjin de Türkiye'de hinek tişt hatin guhartin ew hê ew tişt natine guhartin nêzda pêşî Aydiyê yasekî derkezci boyun evê nexweş ew bûn ama ev bi vê nokta hanekî mesela Kurda ne mümküne bê ew bibe gere di Türkiye'de li her cî yani nû afekê ku herkes têda vê zimanê Kurda daxwaziya Kurda hem de yasada hem de anayasaya da cî bibe ji ber wî hevekî parî dereng derva ew dibe çerqê Türkiye jî parî dereng derva ew dibin digerin ama em hêvîdarin ew ê epêcê tiştê baş bibe Birêz Öcalan ji İmraliyê car car dengê xwe bilind dike divê ez dixwazim di Türkiye'de bibe tevê kesma ra hem rûnîn hem mijûl bim hem diyalog hem müzakere tevê hevdû çêkin hatta nêzda beyanata kawiya din jî hebû got ez dixwazim bi Birêz Barzanî ra bi Birêz Talebanî ha Kubat divê veyahut li ji Rojava her çar perçê Kurdistanê ez dixwazim wan ra diyalog û müzakere çêbikim yani diyalog û müzakere wî roja ewil jî çêbû yani sala 1993 da jî ew çax jî wexta ku sulh çêbû Mam Celal di nava sulhê da bû ev mesela Kurda tabii sadece di Bakur nîne li her çar perçê Kurdistanê jî mesela Kurda heye derdûkulê Kurda heye Kurd dixwazin tevayî bi sulhê bi aşîtiyê vî îşê hanekê bibin serî Kurd epê bedel û emek û giran dan yani li her çar perça jî ev îş ancak bi sulhê dibe ancak em hevdû qebûl bikin dibe باشه مامۆستا سڕی نەها هون یەک ji endamên serekeyên destpêkê ku ji salên notî di proseya çareseriya doza Kurd li Bakurê Kurdistanê û Tirkiye bûne divê sî û çend salê ku derbas bûye bi rastî hûn we bi rastî hûn çavdêrî bikin çi guhartinekî di hişmendî di bîrdozî di nihêrtina hem dewleta Tirkiye hem civaka Tirkiye ji wê rojê heya niha tiştêk çê bûye gelo ji ber ku îro dîsan li ser Herêma Kurdistanê balafirên Tirkiye careke din çiyayên garê çiyayên Kurdistanê bordûman dikirin. Belê ev ne rast e eger ku Türkiye dixwaze Kurda ra rûnî aşîtiyê biratiyê çê bike
د آشیتیه دا د صلحه دا بمبا و چاخ و کشتن تنه اویا د ناوا عشیرا داویجی تنه د ناوا مالبات داویجی تنه د ناوا دولت داویجی تشتکی اوها خلاتی کی مزنه اگر ترکیه تشت امجی په اوکن په دیشن اگر تو صلحه چید کی پککد و اج چکو سلاح به چکو سلاح خوازم سیاست بکم ریا سیاست جی به بمبا و به اوچاخ به کشتن نینه اویا خلاتی کی پر مزنه هات بيجي 33 سال اول حتى ايدو چه هاتي گوارتد والله هفت سالی کردا حتى 9 سالی وان اندی به مثلا کردا زانن حق و حقوق خود زانن چت خوازن daha اول جبریز اجالان را دگوتن ترور نظام چیک ایرو اوه کد جیرا دگو باخچلی ایرو جیرا دوی بریز اجالان kurucu lider Türkiye'de emci bir mesela Kürt'a indi zanın daha evvel mesela Kürt'a kartvuk, kurtvuk, Kürt'ünün de dünyada bir velatici de Kürt'ün evi ama İro Kürt hene Kürt de Orta Doğu'da aktöreki mezinin le her cihene sadece çar perçanine le tebe dünyaya hene o tebe dünyaya da jidven em dufazın hakkı hukuku me bicibi em de kuş yandıkın le İran'e ve Irak'e ve le Suriye ve le Türkiye ve em dixwazin rûnin bi müzakere bi diyalogê bir işê hane hal bikin tevê dünyayê jî biliya zane çima tevê dünyayê dostê Rojava ye elwê derê mücadeleka pir mezin çêbû ew mücadele li qarşî cihatçiya li qarşî IŞİDê çêbû dünya jî îndî li qarşî wan barbara dizanin Kurd çiqa mağdurun mesela Kurda çiqa hakka qasî şîrê dayîkê heqê Kurdaya ev mesela Kurda yani epeyce rêkî mezin ha hûn bibêjin bedel mi bedelekî pir hat dayî baş hekekê serî niha Kurd bi rastî bi salaya bedelê mezin dida û aştî xwaza û li tevahiya dîrokê da jî Kurd û Kurdistanê ticarî deverekî dagir nekine li ser erdê xwe li ser axa xwe jiyane bi rastî bi nêrîna we Tirkiye vê carê ji ber ev zêdetirî çend deheye ku Tirkiye dewleta Tirkiye û ev hişmendî de ku dolabê li ser Kurda tîne bi nêrîna we vê carê jî egera vê yekê heye ku de ku dolabek ango provokasyonêk ango xapandinekî li hemberê Kurda bike ya na ji ber ku me tirsî vê carê pir cuda ye Keki aziz valla bu Kürt divên xweyê malê û tuz bi hevdû hasiyane îndî em bi hevdû hasiyane em bi dek û dolava em jî em di 5 sale li vê axahanekê di şerekî mezin da mezin bûn emrê me em zarok bûn îro em mezin bûn em zanin îndî vê devleta hanê şitke çewatkarê pê bavêjê yani ji ber wî pê مگویا 7 سال یا حتی 9 سال یا حتی 7 سال ما این مثلا کرده دا هر یکی قاسی uzmanı ki biye mesela xuzanın çıt xazın zanın jibervi kes indi nikare kurda kapine ancak runin hak ve hukuk kurda bici binin bu kurda rasur çedvi indi dünyacı değişti yani vakti kutte ev vekir İsrail و ایران و ام جی الفراجی اجیان دکن ام دخوازن مثلا کردال هر پرچه کردستان چال پرچاجی به صلحه چه بی yani evet kul İran ejiyan dikin Kürde kul İran ejiyan dikin bi İran rarunun hukuka xwe bicibînin bê şer bê pevçûn li Iraqê ve li Suriye ve li Türkiye ve biya bi şer û pevçûn van dera zêde bibe tahribatê pirî mezinê çê bibe em jî naxwazin yani li vê axahanekê yani pirê dewleta vallahi axa Orta Doğu'ya yani hem de İran'ı, Irak'ı, Suriye'yle Türkiye proje Hazara Kürt, Hazara Türk, Hazara Fars, Arap ben kuştun. Jibo vantıştaki per evnine. Emji eğer kulve aha haneki em tanışta hevdu jiyan dikin gere em
قدر و قیمەتە هەفتوو بزان بن بله گەرە ئەمش هەفتوو ڕا سیانەتێکی پڕ مەزن بکن ji zimanê xwe ra ji navçeya xwe ra ji her tiştî ra ev ya lütuf nîne ama ê ku heta îro ji İranê Iraqê Sûriye Tirkiye ê ku me îdare kirine gotine Kurd tune Kurd düşminin bi düşmintî vî îşa naçê Kurd jî ji ber ku em hene eva 100 sale emek ku bedelekî giran didin li sürgünê ne di zîndana de بله li çiyane ama rojekî ji parava jî pê navêjin em jî hene em jî dixwazin heq û hukukê me bicîbê di Tirkiyeyê epeyce tişt guhirîne yani em her rol li bajaran digerin ew dikin ew însanê ku daha ewil zarê xwe şandin ciya ji alî Tirkaba dibêjim ê ku çûn zarê wan hatin kuştin birayê wan hatin kuştin dengê wan jî înî bilind dibe divê em naxwazin lawikî me din jî herê bê kuştin tornê me herin bê kuştin em dixwazin em û Kurda tevî hevdû jiyanekî nû çê bikin em hêvî darin ev mücadele epeyce deneyim û tecrüba wî pirî pir zêde ye ji ber wî em dixwazin ji vê saeta şûn da bi diyalog û bi müzakerê evana bicîbê باشە مامۆستا زانم دەمێ وەش زیێدە نینە هەندێک پرسێمە ژێت خوازم وانەژی بپرسم نەها ئەv شەڕێ ئیران و ئیسرائیلێ زەنگلا مەترسیە لە ترکیە لێ ناخەک و زەختێ لە تورکیە بکە و ئێدی لەز بکات لەزێ بکات ji çareserkirina ev doza rewaya Kurd li Bakurê Kurdistanê û Tirkiye Belê Vallahi tabii em dixwazin bi sulhê van tiştê hanê yani bi êrişî hevdû kirinê na bi sulhê çi mesele hevê bi sulhê çê bibê Türkiye mecbûr e vî îşê hanekî ew ki nava Kurda da divêjin av di golê da bimîne av genî dibe ev mesela Kurda jî te texîr bikî li Tirkiye ji bo aşîtiyê te texîr bikî ew genî dibe hinek tiştê din dibe ji ber wî Tirkiye gere rojekî zû parlamento nêz da sê çar me dikeve tatilê ama ez bawerim partiya me ew ê ji ber ku nekeve tatilê ji ber ku vê mesela hanekê bi sulhê çê bibe parlamento vê havînê tatil nekê Sır ji tatilê jî ji her tiştî ew kire çünkü dönemekî bê xûn derbas bû xelkê Tirkiye jî pê êpê ew bû yani destekê mezin didanê ez bawerim vê döneme hanê jî eger parlamento tiştekî ewha bike neçê tatilê rûnî yasa anayasayê da hinek tişta biguhêre nêz da vana dibin hinek pê dikarin bavêjin باشە مامۆستا ئەم ناوەرە سەر شارەداری لێ ئەف کۆمیسیۆنێک و بەحث دکەن ئەف کۆمیسیۆن و دوێ وەرە ئاوارکردن چما دەرەنگ دمینێ والله yani çima dimîne gere em wî sualê ji ew kê pirsin evê ku îxtidare aslında di parlamentoyê da 16 partî hene jê sadece yek partî navê jî İYİ Partiye çiqa jî yani bi Kurdî partiya baş divên jêra ama çiqa başê em jî nizanin ew naxwazê sulh çê bibe partiyê din tev dixwazin bin tevê partiya da eger ev daxwazî hevê gere parlamento xebata xwe devam bike rûnî vê komisyona hanekê çê bike yani mesela Kurdî sadece bi parlamentoyê jî nîne ji dervayê parlamentoyê da yani ve Türkiye sivil toplum örgütleri, meslek kuruluşları, aydınlar, yazarlar, vani hanekeci gere tev dahili ve sürece hanevin. Mesela ki din heye, hem de xwazin tabi evle imraliye tecrit daha rave, hatta sekreteriyaki baş çebibe, hatta lüvedere ev insanı kudüseri vanda hanekis ev kene endişe ve kuşku tişteki hene dikarin herin imraliye rûnîn tevî hevdû mijûl bibin yani em çaw hûn çi dixwazin fikra me çi ye vana bicî bê em dikarin rojekî zû ji bo aşîtiyê rêbistîn
بله مامۆستا بڕێز عەبدوڵڵا و جەلان بەحسا ڕۆڵا گرنگ یا شارەداریان کە divê qonaxa nû da wek serdemeke nû pê nas dike şaredarî yên Kurdan bi taybetî çiqas dikarin rol bilîzin divê pêvajoya nû da her çiqas ku me tirsiya her roj qeyûm heye hîna gelek şaredariyên Kurdan qeyûm li ser wan hatine sepandin şaredarî çawa dikarin rolekî divê proseyê da bilîzin û dem partî çiqas wê yekê re amade ye کێکی عزیز daha ew el bajarê Agiriyê şaredar bû divê deraciyê min jî qayîm hatin avêta ji wê rojê heta îro siyaseta Tirkiyê da qayîm dewan bê ciyê ku nastînin bi qayîm wat dixwazin li wê derê belediyê bistînin ev ya ji bo aşîtiyê xizmetek nîne tam tersî eger ku hûn dixwazin aşîtî çê bibe hûn gere îrada gelê Kurd jê ra siyanet bikin rojekî ewil eger ku hani bi Tirkî dibên yol temîzlî rêya xwe em temîz bikin eger em samimî bin rojekî zû gere alel acele ew hevalê me ku ji şaredariyê ciyê wan qayîm avêtine gere hevalê me rojekî zû bên ser göreva xwe bên şaredariyê li wê derê tevî gel bajarê xwe navçeyê xwe îdare bikin yani tiştekî pir zor nîne em jî divên eger hûn samimî ne van piyêhaneyekê bavêjin ji roja ewir da jî em dixwazin tabî îrada gel yani her şaredariyê me evê ku bi her bijartinê hatine herê hevalê me ev îrada vî xelkê Kurd e ev îrade bi muhatabê devletê ye şaredariyê da jî bu şekliye di parlamentoyê da gelê Kurd gotî vana îrada me ye hûn jî îradê re hem siyanet bikin hem jî pê ra diyalog û müzakere bikin yani îradê ra şer û pevçû nabe îradê ra ancak müzakere dibe ji ber wî jî birêz Öcalan divê yani şaredariya û evê ku bijartîne wan ra diyalog û müzakere çêkin. Belê. Başa gelek spas dikim bi rêz Rîsaqîq parlamenterê Dem Partî Agirê û em jî ji Silêmanî û ji Başûrê Kurdistanê silaveke germ ji we ji vir heya Serhedê bajarê Şakiro û hozan Serhedan ji we re dişînin gelek spas ji bo wê derfetê ku we dame. Ez jî gelekî spas dikim hele te behsa Şakiro kir me ji bîr kiribû Şakiro şahê dengbêja ye em jî ji bajarê Şakiro ji vê dera heta Kurdistanê tevê Kurdistanê Silêmaniyê selamê xuyê germ ji we re dişînin. Gelek spas her mînin xêr û xweşiyê de. Baş temaşavanên hêja niha em diçin ser babetê xwe germ hûn li ser şaşeyên Kurdsat Newsê dibînin medyayên Îranê ragandine ku dixwazin êrişeke tund bikene ser İsraîlê ev rageşîş xwe ji roja înê serê seherê ve saet 3 berdewam wê heya niha ji alêkî ve İsraîl êrişên mezin kiriye ser Îranê gelek berpirs û pilebilindên Îranê yê leşkerî di vê êrişê de hatin kuştin li hember de pişra Îran bi mûşekên dûravêj hewl da ku êrişê Tel Aviv û gelek bajarên İsraîlê bike ku di nav wan de jî gelek cî hatin xirakirin gelek hatin bi armanc girtin lê xuya hîna rageşî berdewama û sibe jî ku diviya bû danûstandinê di navbera danûstandên rastexuyê di navbera Amerîka û Îranê li Mesketê bata kirin Emanî ro hat ragihand ku ev danûstandin nayekirin li hember Mesûd Pezişkiyan rexnê li Amerîka dike dibêje Amerîka me xapandibû li hember de jî Donald Trump serokê Amerîkayê digot me 6 roja derfet da Amerîkayê serê 61 rojî êriş dest pê kirin û me ev wek bêjê me hişyarî dabûye dewleta Îranê û Êran berdewam bû ji meyandina uranyumê û İsraîl tekezîl vêkê dike ku Îran nabe bibe xwedan çekê etom û ji bil vê jî bibe xwedan mûşekên balîstîkî ev dû meselen ku îro serokwezîrên İsraîlê Netanyahu amaja bi vê yekê kir her wekî hûn di ser şaşeyên Kurdsat Newsê dibînin bêjin dîmenên şeva boriye ku Îran
تلئەبی بێ بردومان کردبوو لێ نوچێن لەزگین هەنە و سیستەما بەرەوانی ئاسمانی لە 6 باژارە ئیرانێ ئەکتیڤ بوونە و لە هەمبەرداژی هەنێک دەنگێت تەقین لە تەهران و چەند باژارێکە دنیا ئیرانێ تێنە بیستن خۆ لە بوشهرێ بردومان چیە بووە لە خوزستانی چیە بوو لە ئەهواز چیە بوو لە تەهران لە ئەسفەهان لە ئیلام لە کرماشان لە پیران شار لە سەردەشت لە ئورمیە و لە تەبرێز gelek navendên spay pasdaran hatin bi armancgirtin li hemberdaji îran gelek cara dibêje di raganê xwe dibêje ku di bordûmanên İsraîlê ya li ser İranê de welatiyên sivîl jî jiyana xwe ji dest dane lê İsraîl vê yekê red dike dibêje armancê me hemî armancên leşkerî bûne û armanca me sereke jî meseleya bernameya etomiya İranê û mûşekên balîstîkiya İranê li hemberda jî rêberê Komara İslamiya İranê Seyyid Elî Xameneî tekezî li vê yekê kiribû ku dê cehennemekî ji bo İsraîlê çêkin û li hemberda jî İsraîl bersiva vê yekê da û em jî dê berdewam bin li ser êrişa xwe ev qonaxa yekem bû qonaxa duwem û qonaxa sêyem jî maya her du alî dixwazin cehennemek ji hevdûra çê bikin bêguman bi zota vê agirê şer hemî bandorî li ser hemî rojhilata navîn dike yanî bandoriyeke xirab jî dike bi taybetî li ser welatiyan li ser gelê navçê ji ber ku yê ku di şer da wenda dike gelê navçê nizam hevkarê me eger mêhvanê me amade ye birêz temam mêvanê me amade ye birêz Meysem Muradî pisporê peywendiyên nêvdewletî û şovekarê siyasî li Kopenhagenê li gel min e kak Meysem demê te baş bê ez bi kurmancî biaxivim ya bi soranî kurmancî tamam ev ji roja înê heya neha dizanim serê te qerebaliqa û tu di vê kanal û derbazê vê kanal bî ji ber şîroveyên te ez hinek jî dişopînim İran neha behsa vê yekê kir û êrişeke cehennemî li hember İsraîlê dest pê dikin û sîstemê bergirî ya asmaniya İranê jî li 6 bajarên İranê çalak bûne lê êrişên İsraîlê berdewam in yanî hem bi koptera bi drona hem bi mûşeka û hem jî bi firokên F-35 F-16 F-15 ku ew behs kirin li hundirê İranê de yanî êriş dikin paşê İran û Mossad jî bo xwe got hundirê İranê de me binkên çêkirina dronê danebûn û di hundir de êriş kirin ev em bêjin rexnekirin ya ev nüfuzê ku bi kûrahiya axa İranê kiriye İsraîlê gelo İran dikarê xwe ji vê yekê biparêze gelo سڵاو ڕێز بۆ بەڕێستان کاکباوان بۆ بینەران و بیسەرانی کورتسات نیوز لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە بینیومانە تاکو ئێستا ئیسرائیلەکان باسییان لەوە کردووە کە ماوەیەکی زۆرە چەند ساڵە ئەو پلانەوە پلانیان داڕشتۆ بۆ ئۆپەراسیۆنێکی لەم شێوە بۆیە تاکو ئێستا کە هاتووە زۆر بە شێوەیەکی ورد و ئەتوانم بڵێم کە قۆناغ بە قۆناغ پەیجەی دەڕۆنە سەرەوە ئاستەکە دەبەنە سەرەوە جوگرافیاکە گۆڕانکاری بەسەردا دێنن و هەر لەو ئاراستێشدا سەرەتای هێرشەکە هێرشێک بوو لە ناو دڵی تاران و ئاستی زۆر زۆر لەسەرەوە بوو و ئەمە بوو هۆی ئەوەی کە دەسەڵاتدارانی ئێران تووشی شڵەژانێک بن کە نەزانن لەکوێوە هێرشکراوەتە سەریان و نەتوانن بڕیار بدەن لە سەبارەت بەوەی کە هێرش بکەنەوە سەر ئیسرائیلیان وەڵامدانەوەیان هەبێت و هەر ئەوەش بوو لە زیاتر لە دەکاتژمێر هێرشەکە دوای هێرشەکە هێشتا هەر سیستمی بەرگری ئێران ناچالاک بوو توانایی بڕیاردانیان نەبوو ئەوەی کە تاکو ئێستا هاتووە من پێم وایە کە دەتوانێت درێژەی هەبێت و ئێران لە بەراوردکردن لەگەڵ ئۆپەراسیۆنە پێشوەکانی ئیسرائیل کە ئەنجامی دە لە ناوخۆی ئێران و لەگەڵ ئەمەدا ئەتوانم بڵم کە ئێران پاشەکشەیەکی بەرچاوی پێکراوە و هەر ئەو سەر لێ شێواویە و ئەوەی کە نازانن چۆن بڕیار بدەن دیارە بە دەسەڵاتدارانی ئێرانەوە بۆ نمونە سەبارەت بە دانیشتن لەگەڵ ئەمریکادا کەسانی پلەبەرز زۆر جار باسییان لەوە کردبوو لە یەکەم ڕۆژی هێرشەکە بە هیچ شێوەیەک دانیشتن ناکەن ڕۆژی دوای ئەوە باسییان لەوە دەکرد کە ئەگەری دانیشتن هەیەەوە دووبارە ئێستا دەڵێن کە دانیشتن ناکەن ئەتا دەمەوێت بڵێم کە تەنانەت توانای بڕیاردانیشی لیان سندوێتەوە ئیسرائیل کاک مەیسەم
نها إيراني وإسرائيل جي لامبر هفدو هرشة دكن قف اللي هفدو دكن بنيرينا تا أف هرشة وقف دي هر بردوام ببا ياجي دربازي قناغي كنو ببا جبر ما ترسيه بيجي قلق زيدنا ئێرانەکان زۆر جار هەڕەشیان کردو بەڵام هەڕەشەکان وەکو بەکردەوە ئەنجام نەداوە بەڵام ئیسرائیلەکان هەر کاتێک هەڕەشیان کردوێ ئەنجامیشیان داوە بەکردەوە ئێستا کە پێکەوە قساکەین ئیسرائیلەکان زۆر بە ئاسانی لە فڕۆکەکانیان لە ئیسرائیلەوە هەڵدەستن دەڕۆنە ناوخۆی تاران و دەگەڕێنەوە هیچ سیستمێکی بەرگری لە بەردەمیانە نەماوە هەمویان لە ناو بردووە بنیامین نەتانیاهۆ باسی لەوە کرد یەک دوو کاتژمێر پێش وتی کە دەبینن کە لە کاتژمێرەکانی داهاتوودا کە چه هێرشێک دەکرێتە سەر تاران چۆن فڕۆکەکانمان دەڕۆن دێنەوە ئەمە لەوە سەرچاوە دەکرێت کە متمانەیەکی گشتی هەیە بە ئەو ڕێڕەوە یان ئەو کوریدورە کە دروستیان کردووە بۆ خۆیان بۆ ناوخۆی تاران کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تێدەپەڕێت کە دەتوانین لە داهاتوودا لەسەر ئەو کوریدورە زۆر بەوردی قسە بکەم و هاوکات ئەوەی کە دەزانن کە دەسەڵاتی ئێران تووشی قەیرانێکی گەورە بووتەوە هاوکات ئیسرائیلیەکان دەیانەوێت لە ئەمڕۆوە هەوڵی سەرەکیان ئەوە بووە کە جیا لە پێگەی سەربازی یان پێگەکانی سوپای پاسداران و پێگەی موشکی هێرش بکەنە سەر پێگە نەوتیەکانی ئێرانش کە ئەمە ئەو بابەتی کە بەڕێزت باست لێکرد ئایا قۆناغێکی نوێتێتە پێشەوە بڵێ پێم وایە کە قۆناغێکی نوێ ئێمە ئەبێ چاوەڕوانیمان هەبێت لە یەک دوو ڕۆژی داهاتوودا کە ڕوو بدات بله باشە ئەمریکا بنێرینە تا ئەمریکا دێ پشتگیریە کە تەمان بکەش بۆ قۆناغا نو یا شەڕێ ئیسرائیل و ئیرانێدا زۆر پرسیارێکی گرنگە کاک باوان ئەوەی کە ئیسرائیلەکان بم هێرشێکە کردیان ئێرانیان خستوتە دۆخێکەوە کە نەک توانای بڕیاردان و نازانن کە لە ڕاستیدا هەنگاوی داهاتووی ئەمریکاش چۆن دەبێت چاولێکە بۆ نمونە هێرشی ئیسرائیل وای کرد کە ئێستا دانیشتنەکانیش لەگەڵ ئەمریکادا کۆتایی پێبێت ئەمریکا و دۆناڵد ترامپ بە فەرمی وتوێتی ئەگەر ئێرانیەکان واژۆی ئەو ویستانەی کە ئەمریکا هەیەی نیکەن جەحەنمیان بۆ دروست دەکات زۆر جار باسی لەوە کردووە کە بژاردەی دووەمەکە چییە و ئەم هێرشەی کە کراوە تاکو ئێستا دۆناڵد ترامپ باسی لەوە کردووە کە ئەم هێرشە هێشتا سەرەتایەتی ئەگەر ئێرانیەکان ڕازی نەبن بە مەرجەکانی ئەمریکا کەواتە ئەمەوێ بڵێم کە ئەگەر ئێرانیەکان بەیانی دانیشتن نەکەن و بکشێنەوە بە شێوەیەکی گشتی لە دانیشتەکان و نەیانوێت لەگەڵ ئەمریکای دۆناڵد ترامپ ڕێک بکەون من پێم وایە کە ئەمریکاش بە شێوەیەکی گشتی پاڵپشتی ئیسرائیل دەگا هەرچەند ئێستش دەیکا بەڵام پاڵپشتەکەی ئەو جارە دەڕاتە بوارێکی دیکە و لە قۆناغ و بە جۆرێکی دیکە پاڵپشتی ئیسرائیل دەکا کە دەتوانێت کە گرفتی گەورەتر بۆ ئێران دروست بکە و ڕەنگە ئیسرائیلەکان گەیشتن بۆ دەرەنجامەی کە ئەمریکا لە داهاتوێکی زۆر نزیکدا بە شێوەیەکی فەرمی دێتە ناو هاوکێشەکەەوە پاڵپشتی ئیسرائیل دەکات لەبەر ئەوە بوو کە بەنیامین نەتانیاهۆ زۆر بە شەفافی باسی لەوە دەکرد کە ئەم ئۆپەراسیۆنە درێژەی دەبێت درێژەدانی ئەم ئۆپەراسیۆنە بەبێ بوونی ئەمریکا من پێم وایە مەحاڵە کەواتە ئەمریکاش ڕەنگە گوڵۆب سەوزی بۆ ئیسرائیل هەڵکرد بێت باشە ئەی وڵاتێن ناوچەیە بۆ نمونە ئیرۆ پاکستان پشتەوانیە خۆ بۆ ئیرانی ڕاگەهاند وڵاتی ناوچەیە یەن بێژن یەژی وڵاتێن دەرەوە یەن جیران یەن ڕوەکە رووسیا وەکە چین یەنکو لەگەڵ ئیرانێ پەیوەندیەکەوانە استراتێژیکێ ئەڤنا دێ بکەبنە ناو vê یاریە vê قۆناغێدا و پشتەوانیەکە زێدەیە ئیرانێ بکەن دەزانی ئەو وڵاتانێک کە ناود لێبرد چین رووسیا پاکستان ئەوانە بۆ خۆیان زۆر کێشە قەیرانی ناوخۆیان هەیە بەتایبەت بۆ نمونە پاکستان لە یەک دوو هەفتەیەک دەبێت کە کێشەکانی لەگەڵ هێندا کۆتایی پێهاتووە و ئەمریکا ناوبژیوانی ئەو بابەتەی کرد هاوکات رووسیا بۆ خۆی قەیرانی گەورەی هەیە و لە ناو لە شەڕ لەگەڵ ئۆکراینادایە دەیەوێت کە بە هەر جۆرێکە هەیە لەو شەڕەبێتە دەرەوە باج بە ئەمریکا بدات کە لەو شەڕەبێتە دەرەوە و کۆتایی پێبێت ئەگەر هەر جۆرە جوڵەیەکی رووسیا لە دژی ئیسرائیل بکرێت دەتوانێت ئەفکارمش برات بێژن کامێراتە کەتیە سەر لایەکی کامێرا خۆ چێکەش بۆی کو دیمەن تام بباشی خویا ببە تەمام باسی ئەوم دەکرد کە رووسیا خۆی قەیرانی زۆری هەیە بە تایبەت قەیرانی ئۆکراینیا و دەتوانێت کە ئەگەر بڕاتە ناو کێشە یان شەڕی ئێران و ئیسرائیلەوە
پێویستی بە ئابوووریەکی زۆر بەهێزترەیە بە چەک و چۆڵی زیاتر هەیە کە بۆ خۆی ئێستا بەشێک لە چەک و چۆڵەکانی رووسیا بۆ نمونە فڕۆکە بێ فڕۆکەوانەکانی لە ئێرانەوە هەناردە دەکرێت هاوکات چین لە ڕوانگەی ئابوووریەوە چاو لە بابەتەکە دەکات و بەرژەوەندی ئابوووریەوە هەڵسەنگاندنی لەو ئاراستەدایە ئەگەر چینیەکان رووسیا و چین بە شێوەی بۆ نمونە لە پرسی سیاسیدا دیپلۆماسیدا پشتی ئێرانیان گرتو بەڵام ئەگە بەکردەوە بێنە ناو شەڕێکی وەهاوەوە لە دژی ئیسرائیل بۆستێنەوە دەتوانێت کە گرفتی گەورە تەنانەت لە بواری ئابوووریەوە بۆ چین دروست بکرێت و ئەمریکا قازانجی لێ ببینێت بۆیە دەتوانم بڵێم کە چین و رووسیا تا ئاستێکی زۆر ڕەنگە خۆیان دوور بگرن تا لەم شەڕەت بۆ لەبەرەوەی کە بەرژەوەندی نەتەوەیان ئەوە ناخوازێت لە ئێستادا کە بە شێوەی فەرمی مەبەستمە بە شێوەی فەرمی بێنە ناو ئەم شەڕەوە و بۆیە لە ئێستادا ئێران هەست بە تەنیاییەکیش دەکات لە کۆمەلگای نێودەوڵەتیدا بەێ ئەی کاک میسم پشتگیریە وڵاتین ئیسلامیە ناوچێژ بۆ ئیرانێ بنێرینەتە ئەڤەژی دێچێ نەبیت لە ڕاستیدا بینیم من بۆ نمونە وەڵامدانەوەی وڵاتانی عەرەبی سەبارەت بە ئەو هێرشەی کە ئیسرائیل کردبووی لە ڕاستیدا عورفێکە کە دەتوانم بڵێم کە لەبەرەوەی کە هەموو وڵاتێک باز لەوە دەکات کە شەڕی ناوێ ئاشتی دەوێت بەڵام واقعەتەکە شتێکی دیکەیە واقعەتەکە ئەوەیە کە ئێمە بینەری سێ پرۆژەی گەورەین لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە پرۆژەیەکی تورکیەیە پرۆژەیەکی ئێرانیەوە پرۆژەیەکی ئیسرائیلیە پرۆژە تورکیەکە پاڵپشتی قەتەری لەگەڵدایە کە تاکو ئێستا نەیتوانێت سەرکەوتوو بێت لە سووریەدا چەقیوە ئەو پلان و پرۆژەیە کە تورکیا هەیە بوو بۆ سووریە سەری نەگرت هەر ئیسرائیلەکان پێشیان پێکرد پرۆژەیەکی ئێرانیە پرۆژە ئێرانیەکە لە دوای داڕمانی محوەری مقاومات بە شارەسەد پاشەکشەی پێکراوە هەرم پاشەکشە پێکردنەوەی کردووە کە ئێستا شەڕ بردراوەتە ناوخۆی ئێران و لە تارانە شەڕ دەکرێت لەگەڵ کۆماری ئیسلامیدا پرۆژەی دیکەش پرۆژەی ئیسرائیلە کە وڵاتانی عەرەبی لەگەڵدایە بەرژەوەندی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئەوەدایە کە ئیسرائیل لەم بەریەکەوتنانەدا سەرکەوتوو بێت بەڵام ترسێک کە هەیەە ئەوەیە کە بۆ نمونە عەرەبستان ئێمارات کوێیت بەحرین ئەوەیە کە ئەمریکا دۆناڵد ترامپ زۆر جار باسی لەوە کردو کە شەڕی ناوێت دەترسن کە ئیسرائیل تاگلایەنانە بۆ خۆی بڕیارگەلێک بدات کە بتوان کە ببێتە هۆی ئەوەی کە ئێران تەنانەت تێرش بکاتە سەر وڵاتە عەرەبیانە بەڵام ئەگەر ئەمریکای تێدا بێت بابەتەکە و ئەمریکا بتوانێت کە بۆ نمونە پێش بە ئێران بگرێت یان یارمەتی دەری وڵاتانی عەرەبی بدن پێم وایە ئەو وڵاتانە زیاتر دڵنیا دەبنەوە لەوەی کە پاڵپشتی ئیسرائیل بکەن و پاڵپشتی پرۆژەی ئیسرائیل بکەن بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاستی نوێ بەێ باش کاک میسم گروپێن نزیک لە ئیرانێ وەک ئەنساڕڵای یەمەن وەک بێژن وەک حەشتی شعبیتان هەر لە عێراقی لە یەمەنێ پڕ ئێریشێکە چی نەبووە لەسەر ئەمریکا بەلکی بێژن هێڵە ئاسمانی ڤەکری بێژ بۆ هەردوو ئالیان لێتانەها هەلوێستێکە پراکتیکی عملی نیشان نەدانە بنێرینەتە ئەvە ji ber ku ئەمریکا di navçê de rast rast mudaxile vê yekê dike yango ev najî bêhêz bûne û ji bilêseya agirê vê şerê ditirsin هەردوو بابەتەکە هەیە بەڕاستی من پێم وایە ئەوانەی عێراق بە تایبەت هەشتی شعبی زۆر دەترسن دەسەڵاتدارانی عێراقی زۆر دەترسن کە عێراق تێوەگلێت لەم شەڕەدا هەرەوە بوو خێرا مقتەدا سەدر بەیاننامەیەکی داوە گوتی کە عێراق نابێ بێت بەشێک لەم شەڕە بەڵام لە ناوخۆی عێراقدا گروپگەل و لایەنگەلێکەیە کە هەروانێکی خۆپیشانتان دەکەن لەم شەوانەدا دەیانەوێت کە بە جۆرێک لە جۆرەکان هەڵپشتی خۆیان بۆ ئێران دەرببڕن ئێستا بیانەوێت ئەگەر تواناییشیان هەبێت یانەوەی کە ڕێگەیان بۆ بکرێتەوە ڕێگەیان پێ بدرێت هێرشکەلێک بکەن بەڵام یەکشت هەیە لە دەسامبری 2023 و هاوپەیمانێکی دەریایی دروست کراوە بە سەرپەرشتیاری ئەمریکا و ئەو هاوپەیمانە دەریاییە لە بۆ هێرشکردن بۆ سەر گروپەکانی حوسیەکان لە یەمەنە و پاشەکشەیەکی زۆریان پێکراوە هەر جۆرە هێرشێک لەلایەن حوسیەکانی یەمەنەوە یان لەلایەن حەشتی شعبیەوە بکرێتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا یان پێگەی ئەمریکا یان کۆنسۆڵخانە و باڵێزخانەی ئەمریکا دەبێت ئەو گروپانە چاوەڕوانی ئەویان هەبێت کە ئەو هاوپەیمانی دەریاییە کە دروست کراوە کە پێکاتوە لە وڵاتانی یەکێتی ئوروپا و بەشێکی زۆری وڵاتانی عەرەبی و بە سەرپەرشتیاری ئەمریکا وەڵامیان دەدەنەوە بۆیە لە ئێستادا هەموویان ترسی ئەوەیان هەیە کە ئەوەی کە بۆ نمونە بەسەر حەزبوڵای لوبناندا هات بەسەر ئەوانیشدا بێ بۆیە دووریان گرتووەتە ئاستێکی زۆر ئیران ئیرۆ گەفاابەیەکێت کرد و ینی تەنگاوە هورموزێ دێ بگرن ئەگەر بگرن
یاژێ بخوازم بگرن ئەvە دێ کارتێکی یا دەستێکی باڵا دەستی ئیرانێدا بە یا ئەvەژی دیسا سەر ئیرانێ بشکە بنێریناتە. من جارێکی تر ئەمڕۆ لە چاوپێکەوتنێکدا وتم ئەوە ڕەنگە داوێک بێ کە ئیسرائیل دایناوێت بۆ ئێران و خەریکە ئێران پاڵ پێوە دەنێ پاشەکشەی پێ دەکا بۆ ئەوەی کە دەست ببا بۆ کارتی گەروی هۆرمۆز. دەستبردن بۆ کارتی گەروی هۆرمۆز بەواتای ئەوەیەکە بۆ شوێنی من ئێرانیەکان گولە بەلاقی خۆیانەوە دەنێ و ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئەمریکا بە شێوەیەکی فەرمی بێتە ناو هاوکێشەکە. پێشووتریش ئەزمموی ئەوەمان هەبووە کە ئێران هەوڵی بەستنی گەروی هۆرمۆزی داوەوە ئەمریکا زۆر بە توندی لێیانی داوە وەڵامیانی داوەتەوە. ئیسرائیلەکان زۆر پێیان خۆشەکە ئەمریکا بە شێوەی فەرمی بێتە ناو ئەم هاوکێشەوە واتە فڕۆکەی ئەمریکایی سەربازی ئەمریکایی بێتە ناو ئەم شەڕەوە کە دەستیان پێکردووە. یەکێک لەو ڕێگانە ئەوەیە کە ئێرانیەکان دەست ببن بۆ کارتی گەروی هۆرمۆز. دەستبردن بۆ کارتی گەروی هۆرمۆز واتە دەستبردن بۆ ئاسایشی ئابووری ڕۆژهەڵاتی نێوەڕاست و جیهان و ئەمە ئەمریکا قبوڵی ناکات لە هیچ هێز و لە هیچ لایەنێک هەر کەسێک بێت ئێرانیش بێت لێی دەدا وەکو ئەوەی کە لە حوسیەکانی یەمەن کردی لە گەروی بابولمەندەب کە لێیانیدا و پاشەکشیانی پێکرد. ئەمەش دەتوانێت بۆ ئێران ڕوو بدات و من پێم وایە ئیسرائیلەکان زۆر هەوڵ دەدەن کە ئێران بەرەو ئەو ئاراستەیە ببن کارتەکانی دەستی ئێران خەریکن یەک لە دوای یەک ڕۆژ لە دوای ڕۆژ دەسووتێنن و ئەوەی کە دەمێنێتەوە بۆ ئێران بۆ نمونە پەنابردنە بە گەروی هۆرمۆز. بەڵام ئێرانێک کە ئێستا پرۆکسی نەماوە سیستمی بەرگریەکەی نەماوە تاران لەژێر ئاگری فڕۆکەکانی ئیسرائیلدایە ئایا دەتوانێت دەست با بۆ کارتی گەروی هۆرمۆز جاران هەم پرۆکسی هەبوو هەم سیستمی بەرگری هەبوو هەم دەیتوانی کە تاران بپارێزێت. من پێم وایە ئەوە خۆکوژی سیاسیە کە ئێرانەکان ئەگەر دەستی بۆ بن و ئەبێ ڕوبەڕووی ئەمریکاش ببنەوە. باش پرسا داوی بکەم کاگمیسە منێرینا تا ئیرانێ تێ دەستبەرداری چەکە ئەتۆمی ببێ یاژی مەیاندنا یۆرانیۆمێ یا ئەوێ ڕێبازێکن و پەیدا بکەن یا ئەوێ گەنگەشە هەر بەردەوام بێ لە سەرڤەیەکێش بەرک و ئیسرائیل تەکەس گوتیە ئیران نابەک و ببە خۆدی چەکی ئەتۆم و مەسلەی هەستی و ئەتۆمی و موشەکیە ئیران دوێ ژبنی بە ژناو بچە. یەکشت سەرەتا بڵێم کە ئیسرائیل دەڵێت کە من هێرشم کردووە سەر ئێران لەبەر خاتری ئەوەی کە ئێرانەکان بەرەو ئاراستەی دروستکردنی چەکی ئەتۆم دەڕۆشتن کە دروستیشە ئێرانەکان دەیانویست کە چەکی ئەتۆمی دروست بکەن و من پێم وایە کە ئێران گەیشتووە بووە خاڵێک کە ڕێگەی گەڕانەوەی نەبووە تاکە ڕێگەیەکە هەیە ئەبوو بڕۆشتایە بەرەو دروستکردنی بۆمبی ئەتۆمی. بەڵام هێرشی ئیسرائیل بە تەنیا سەبارەت بە ئەوە نییە کە ئێران پێویستایە بۆمبی ئەتۆم دروست بکە. من باسی پرۆژەیەکی گەورەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستم کرد هێرشی پرۆگرامی ئەتۆمی بیانوویەکی باش بوو بۆ بەنیامین نێتانیاهو بۆ ئەوەی کە شەڕ بباتەوە ناوخۆی ئێران واتە لە ناوبردننی ئەڵلقەی ئاگرێک کە ئیسرائیل ئێران دروستی کردبوو بۆ ئیسرائیل و هاوکات بردنەناوەوەی مەترسیەکان بۆ ناوخۆی ئێران. ئێستا کە پێکەوە قساکەین ئیسرائیلەکان لە بەیانیەوە لە ئەمڕۆ بەیانیەوە کاتژمێر 5 و 6 بەیانیەوە هەوڵی سەرەکیان ئەوە بوو کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە کۆریدۆرێک بکەنەوە کۆریدۆرێکی ئاسمانی بۆ ئەوەی کە بتوانن ئاسانتر بڕۆن ناوخۆی دڵی ئێرانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بتوان قوڵایی خاکی ئێران بپێکن. ئەمە کە ڕووی داوە وەزیری وتەبێژی سوپای ئیسرائیل باسی لەوە کرد کە ئەو کۆریدۆرەیان دروست کردووە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە یان ئەوتی لە باشووری ئێرانەوە تاکو ناودڵی تاران ئەو کۆریدۆرە هەیە. ئەمە باواتای ئەوەیە کە پلانەکە بە تەنیا بۆ پرۆگرامی ئەتۆمی نەبووە پلانەکە زۆر لەوە گەورەترە وتم ساڵانێکی زۆرە کاریان لەسەر کردووە ئەمە بە تەنیا پرۆگرامی ئەتۆمی نییە. بەس هاوکات ئێرانیش هیچ ڕێگەیەکی نییە بە بۆچوونی مەسەبارەت بە پرۆگرامی ئەتۆمیەکەی بەڵام ڕێگەی گەڕانەوە بۆ ئێران نەماوە. ئیسرائیل زۆر بەوردی خەریکە پاڵ بە ئێرانەوە دەنێت هەنگاو بە هەنگاو دەیباتە پاشەوە بۆ ئەوی کە خۆی بێتە پێشەوە و ئێمە ڕەنگە لە داهاتوویەکی نزیکتا زۆر گۆڕانکاری گەورەتر ببینین ڕەنگە لە ئەم شەو بەیانیدا بەتایبەت ئەوەی کە ئێرانیەکان باز لەوە دەکرێت کە ئەم شەو ڕەنگە هێرش بکەنە سەر ئیسرائیل هەر جۆرە هێرشێک کرێتە سەر ئیسرائیل. من لە چەند شوێنە پێشووتر وتم یەک دو ڕۆژی پێشووتر هێرشی یەکەمی ئێران وتم ئەگەر ئێران هێرش بکات کەرتی وزە کەرتی هێڵی گەیاندن هێڵی پەیوەندی ئێران دەکرێتە ئامانج کە هەرواش بوو هێرشیان کرد ئەوانەی کردە ئامانج. ئەگەر ئێران ئەم شەو هێرش بکاتەوە سەر ئیسرائیل ڕەنگە ئێمە بۆ نمونە ئیسرائیل دەست بات بۆ بابەتگەلێکی دیکە بۆ نمونە کەسانی پلەبەرزی ناو دەسەڵات بۆ ئەوەی کە هەیە بۆ نمونە بەیتی عەلی خامنەیی ئەتوانێت باڵەخانە گرنگە استخباراتی و هەواڵگریەکانی ئێران کە لە تارانە بوونیان هەیە وەزارەتخانەکان ڕەنگە بکرێنە ئامانج. باشە گەلێک سپاس بەڕێز مەیسەم مرادی
شارەزاد پەیوەندی نێودەوڵەتی و شۆڤەکاری سیاسی لە کۆپنهاگنی لەگەڵمەوەی گەلێک سپاس. بەڵێ تەماشاوانین هێژام ببیاوەی هاتن داویە بەرنمەیە خۆیان ڕیا کوردستانی هەر هەفتەی شەمەی دەمژمێر نەهی شەوێ لەگەڵ وەنە بۆ بابەتێکن و شاد بەختەوە ئازاد بژین.